بەڵە خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە تایبەتە بە ژیانی ڕۆژانەمانەوە ئەویش دەستنیشانکردنی کەسانی باش و متمانە پێکراو بۆ هاوڕێیەتی. بێگومان هاوڕێ یعنی جگەل لە کەسە نزیکەکانی خێزان وەکو دایک و باوک و خوشک و برا و هاوسەر و دواتر بۆ پلەکانی دیکە خاڵ و مام و ئەمانە ئەوەی کە زۆر ئینسان ڕۆژانە لە فەرمانگەکەی لە شوێنی ئیش و کارەکەی کۆنتاکتی هەیە بەریەکەوتنی هەیە لەگەڵ یا ئەویش هاوڕێ و ڕەفیق و برادر ئەو ناوانی کە لێنراوە. ئێمە چۆن کەسانێک لە ناو ئەم خەڵکانەیە هەڵبژێرین. ئێمە لە کەناڵی ئاسمانی پێیان نزیک بە 130 کارمەندین تقریبا هەمووی کۆکەیتەوە. ئایا ئەم هاوڕیانە چۆن ئەتوانی پۆلێن بەندیان بکەی، کامانن کە زۆر نزیکن، کامانن بەس کە هاوڕێی ئیش و کارن، کامانن کە تۆ توانی متمانەیان پێ بکەیت و دەردێڵێ بەشی پێویست ڕاز و نیازی خۆتیان لا باسکەیت. ئەم بابەتە شەنوکە و گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەرسەلان سەیزادە مامۆستای زانکۆکە بە سوپاسەوە لە ستۆدیۆ ڕاستەوخۆ لەگەڵ مامیوانە. مامۆستاجان بەخێر بێت. باس لە بابەتێکی گرنگەکەین هاوڕێتی. جارە پێش لەوەی باز لە چۆنێتی دەستنیشانکردنی و متمانەمان بچێ بێ و چی باسکەین و چی باس نەکەین و هاوڕەکانمان بۆ چی بەکاربێنین، با لەوە دەست پێ بکەم گرنگی هاوڕێ لە ژیانی ڕۆژانی ئێمە چییە؟ جەرت بەنای خۆی پەروەردگار ڕێز و حورمەتمێ بۆ ئێوەی ئازیز و بۆ بینەرانی خۆشەویست، بە هیوای ئەوەین لەگەڵ ئەم تۆزە بارانە ئاسوودەی ڕۆح و گیانشمان بۆ دروست بێت. بەتەکید ئێمە کاتێک کە لە کۆمەڵگا ئەژین، ئەگەر لە قسێکی ستیفن کوفیشەوە دەست پێ بکەین، ئێمە کاتێک کە مرۆڤ ئەیەوێت پەیوەندی ڕێک بخات دوو ئاراستەیە. پەیوەندیەک لەگەڵ خۆما چۆن خۆم ڕێکە خەم، پەیوەندیەکیش بمەوێ و نەمەوێت لەگەڵ چواردەور و ژینگەکەمایە. چونکە ناکرێ ئێمە لەم کۆمەڵگایە بەبێ پەیوەندی بین. لە هەر شوێنێکە بێ من باوک نەبم کوڕم، کوڕ نەبم باوکم، برا نەبم خوشکم، خوشک نەبم برام، هەروەها بۆ نمونە لە شوێنی کارە هاوڕێم هەیە. لەبەرەوە گرنگە ئینسان بتوانێ ئەو ژینگە ئارامە بۆ خۆی دروست کە کەتیایە ئەژی. منە بجارێ ئێکی لە قسانەیە کاکدانێکە من خۆم زۆر بەدڵمە، زۆر دووبارەی ئەەکەمەوە، عێراقیشم نییە. بەعەرەبی ئەڵێ من ئەسعەد الناس، کێ ئاسوودەترین مرۆڤە؟ ئەڵێ من ئەسعەد الناس، ئەو کەسێک کە ئەتوانێت ژینگەیەکی ئاسوودە دروستەکە. لەبەرەوە گرنگە من بۆ ئەوەی بتوانم ژیانێکی باش بەرمەسار بتوانم بزانم چۆن ڕەفتار لەگەڵ ئەو خەڵکی چواردەورما ئەکەم. ئەمەش بۆ ئەوە ئەگەڕێتەوە لە کولتوری ئێمەی وەکو مسڵماندا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پۆلێنی عەجیبی بۆ کردووە. ئەم پیاوە لە بواری دەروونناسی و ئەمانە ئیتر خوا دەوڵەمەندی کردووە بینی خۆمان بێ کە ئەفەرمێ الناس معادن خيارهم في الجاهلية خيارهم في الإسلام إذا فقهوا. طبعا فرمودەکە کۆتایی بەشێکی تریشی لەسەرە. یعنی کەواتە لێرە باسمان ئەکات کە مرۆڤەکان وەکو کانزاوان، کانزا کە ئێمە ئێستا پۆلێنی ئەەکەین، باشترینی هەیە و خراپترینی هەیە، لەم بینێشە کۆمەڵێ کانزایتر هەیە. لێرە باشەکەەوە بێتە ئەم خەڵکش دەبێ ئێمە پۆلێنیکەین، بۆی بزانین چۆن ڕەفتاریان لەگەڵ ئاکەین، بۆی بزانین چۆن دڵیان ڕائەگرین، بۆی بزانین چۆن ژیانی خۆمان ڕێک ئەخەینەوە. ئەگەر تۆ لەم ژیانی خۆتا تەبعەن بمانێ و نەمانەوێ ئەو خەڵکانی کە لەو ژینگی ئێمە دەژین هەمووی بەدڵی ئێمە نین. ئەگەر بەدڵی ئێمە بوو هەمووی ئێمەن، کەواتە ئێمە دووبارە بووینێتەوە، کاتە تام لە ژیان نامێنێ. لەبەرەوە سەیرەکەی چیە؟ ئەو خەڵکی کە هاتووە کەسێک لە ژینگەیەکەوە هاتووە، لە خێزانێکەوە هاتووە، جۆرە بیرکردنەوەی هەیە، جۆرە تێڕوانینی هەیە. ئەمە وا ئەکا کە لەوانەیە زۆر کات ئێمە نەگەین ئەوەی کە لە هەموو شتێکا بگەین بە یەک. پیاوێکی وەکو شۆپنهاوەر طبعا فەیلسوفێکی داوای لێبوردنەکەم ئەڵمانیە. ئەم پیاوە تاوانێکە کە لەو کەسانی کە زۆر ڕەشبینە لە ژیانە، حتا هەفسەرگیری وشتیشی نەکردووە کاکدانە. ئەم پیاوە ئەڵێ بۆ نمونە کۆمەڵێ ژیژک لە شەوێکی زۆر ساردا، ئەوتان لە شوێنێکە کە زۆر سەرمانە بێ نوێ لە یەکۆ نزیک ببنەوە، کە لە یەک نزیک ئەبنەوە ئەزان ئەو کاتە چەند دڕکیان زۆرە، پێشتر نەیانەزانی. ئەی باشە کاتێ دوورەکەونەوە لە یەک چییە بێ؟ سەرمایە بێتەوە. ئەو کاتە لە بینی دووشتای ئایا سەرما دەبێ یان دڕک بچێ بە گیانتە، یان ئەو یاسایەک باس ئەکا پێڵێ التەقارب المەلموس، ئەمە نزیک بین بگەین بە یەک و نەچینە ناو یەکەوە.
ئێمە چۆن بتوانین ئەم پەیوەندیانەی خۆمان ڕێک بخەینەوە لەسەر بنەمایەک هەم سوودیشم هەبێ بۆ ژینگەکەم هەم زەرریش نەگەیەنم. دکتۆر لە سەروبەندی هەموو ئەوانەی باس کرد لە وەسفی هاوڕێتی لە دەوروبەرماندا لە کەسی نزیکماندا ئەوەی کە گرنگە شێوازی دروستکردنی ئەو متمانەیە کە تۆ پەنای بۆ بەری متمانەی پێ بکەی کێشە و گرفتێک بۆ دروست بێت لەگەڵ ئەوە ڕاوێشکەیان هەر شتێکی دیکە ئەمە دروستە بێت دەبینین ڕۆژانە خەڵکێکی زۆر ڕەشبینە لەوەی کە بۆ کەسێکە بۆ زۆر متمانەی پێ بوو بەڵام لە ناکاو زەربەی لێیاوە ئەمە تا چەند گرنگە ئێمە بتوانین ئەو متمانەی دروستکردنەوە فاکتەری دیاریکردنی ئەو متمانەیە چۆنە؟ فەلسفەیەک هەیە لە غەربە فەلسفەی دیکاردا ئەڵێ بە گومانەوە لەگەڵ خەڵکە تەعامل کە هەتا ئەگەیتە قەناعەت لە دینی ئەماوانیە بینی خۆمان پێ لای ئێمە وەرە بە قەناعەتەوە تەعامل لەگەڵ کەسەکە بکە بە متمانەوە تەعامل کە تا شتێکی لێ دەرەکەوێ کە شتێکیشی لێ دەرکەوت ئەمە کۆتای مەتاف نییە بینی خۆمان بێت کۆتای پەیوەندیەکان نییە حتا ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێ بەناو بەغاتی ئەپەڕێ سێکە کۆمەڵێک گەنج سەرزانشتی هاوڕێیەکیانەکەن لێوە پیان ئەڵێ باشە چی کردوڵن جەنابی ئیمام ئەمە هەڵەی کردووە ئەڵێ باشە ئەگەر کەوتە چاڵێکەوە چیتانە کرد دەستان ڕایکێشن و بێنە بەرە وەڵە وامانە کرد ئێستاش دەستی ڕاکێشە لێرەشا ئێمە کاتێک کە ئەمانەوێ پەیوەندیە گرێ بدەین لە زمانی عەرەبیە من ئەڵێم ئەم تەصنیفە زۆر بە جوانی کراوە ئەم شەو کە سعیمە کرد بۆ ئێوە دەشتا ئەگەڕام بەڕاستی یعنی بۆ نمونە لە زمانی عەرەبیە سەدیقمان هەیە ئێمە قوربان ڕەفیقمان هەیە زەمیلمان هەیە صاحبمان هەیە قەرینمان هەیە خەلیلمان هەیە بۆچی ئەم ناوانە نراوە بۆی تۆ بزانی کامیان ئەکەیتە ئێمە لای خۆمە زۆر کەڵین هاوڕێون وای وانێ ڕەفیقەکەش بەکارهێنین تا حەدێ بەڵام جیاوازن لێ هەمووی جیاوازە لێک بۆ ئەوی تۆ بزای جۆری ئەو پەیوەندی کە هەتە لەگەڵ ئەو ژینگی بەرامبەردا ئێستا بەڵێ ئێوە تەبان لەوانی زۆر هاوڕێ بن لەگەڵ کاکدانا بەس ئەمە پێوتری زەمیلی عەمەل چکە ئەو شوێنەی کە تۆ ئیشی تیاکەی زەمیلە مەرج نییە ئێوارەکە ئەچنە دەرەوە بەیەکەوە بن مەرج نییە پلانی کەتان هەبێ بەیەکەوە تێکەڵاوی عایلەی بەڵێ مەرج نییە بەڵام تۆ کاتێک ئەچیتە سەدیق بۆچی ئەبوو بەکری سڵدیقی پێ ئەوترێ ها چونکە زۆر ڕازگۆیە لەگەڵتە هەموو شتەکانت پێ ئەڵێ ئاوێنەکەیە کە بۆ تۆ هەموو ڕازانەوەکانت پێ ئەڵێتەوە بەڵام کاتێک ئەڵێن صاحب ئەڵێ بەکار دێ بۆ هاوڕێیەتێکی مەودا کورت هاڵێ الصاحب ساحب ڕاتەکێشەیە بۆ هەندێشتیش بەڵام کاتێک کە ئەگواتە قۆناغێکی تر بۆ نمونە حتا ڕەفیق ئەڵێ ئەوە نییە ئەو هاوڕێی هەتایی بێ ڕەفیقیش بۆ هاوڕێیەتێکی مەودا درێژتر لە صاحب بەڵام کاتێک ئەگاتە قەرین هاوشێوە طبعا لا تسأل عن المرء واسأل عن قرينه فكل قرين بالمقارن يقتدي برسيار مكة درباري كسكة بروسيني هاوڕێکاریک بۆ چکە لێکە چەند چکە لێرە ئەکرێ ئەو کەسانەی کە قەرینی یەکن هەم باش بن هەم خراپیش بن لا چکە مەرج نییە ئیلا لە باشییا بێ واتخذ الله إبراهيم خليلا ئیتر ئەمە قیمەی ئەوەیە کە هاوڕێتی و هەبێ کە مەسەلەکە ئەوێتە خەلیل ئێمەش بەڕاستی زۆر گرنگە لێرە بین پۆلێنی هاوڕێتیەکانمان بکەین من لەگەڵ پۆلێنی ئەم هاوڕێتی کە بە 6 جۆر لە عەرەبیە هاتووە پۆلێنی خەڵکەکەشتان بۆ ئەەکەم بە 5 جۆر وەکو ئەم دەستەی خۆمان باش چونکە هەموو کەسێک خۆ من نییە هەموو کەسێکیش ئێوەی بەڕێز نییە دەبێ بزانم ئەو خەڵکە چۆن تەعاملی لەگەڵاکەم ئەم دەستەی ئێمە ئەگەر دیقەتی بدەین ئەم پەنجەیە زۆر بەکەمی بەکارهێنین ئێمە یعنی وەکو ئەو وایە ئەمە لاوازترین کەس بێ لە کۆمەڵگا کەسێکە زوو بێ تااقەتە بێ زوو عاجزە بێ زۆر نەرمونیانە زۆر ئەبێ ئاگات لە دڵی بێ بەڵام باشە کاتێک ئاوا ئەکەین ئێمە ئەمە کەسێکی زۆر ئەرێنیە زۆر گەشببینە زۆر گوێ ناداتەشت زۆر شتەکان ورد ناکاتەوە کات من ئەبێ بزارم کابێتە کەسێک هەیە کە زۆر لە ژیانە بە گەشببینانە و تەعامل ئەکا من ئەزانام لەگەڵ ما چۆن تەعاملەکەم کەسێک تریش هەیە بێ زۆر ئاگام لە دڵی بێ زۆر ئاگاداری وەزعەکاری بم باش بالمقابلم پەنجەیەمان هەیە وەکو ئیماندار شایەتمانی پێ دەین وای وانێ لا ئێمە زۆر بەهێزە ئەمە زۆر جا ڕەشەشی پێکەین کاکدان دەنگیشی پێ دەنگیشی شتەکانشی پێک لا ئەەکەینەوە کاتە ئەم کەسە کەسێکە کە ئەتوانێت کاری زۆر بکە لەو کەسانە نییە کە هەر قسە بکات و کارەکانی دەکە شتە باتە سەر بەس ئەمەی تریان
کەسێکی زۆر بە سۆزە ئێمە ئەڵلقەکان کە کاتێکا سەرگیریەکەین لە پێشە چیەکەین منیش کەمێژم لە دەسانی بەقڕ باشتر بەوەستەکەم لەوەیە ئەمە کەسێکی زۆر بە سۆزە زۆر نەرمونیانە زۆر خۆشەویستە ئەو کەسانی کەوان زۆر دڵیشیان ناسک ئەم باڵا بەرزە جوانە ئەمە کەسێکی زۆر عاقڵە ئەزانێ لەکوێ دەرەکەوی لەکوێ دیار نامێنی لەکوێ قسە ئەکا لەکوێ قسە ناکە لەکوێ بۆ چوونی خۆی ئەڵێ هەنی بەلای کەمەوە خۆ ئەتوانین ئەوە شتێکی بچووک ئێمە پۆلیان کەین جا پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ خەیر الأمور أوسطها بۆ دەستی جەنابەت باست کرد ئەم دوانە زۆر لێکەوە نزیک بوون طبیعەتیان ئەم دوانەش تقریبا لێک ئەمیان لە ناوەڕاستە لە هەردوو لاکە باشترە وانە جا قوربان ناڵم ئێمە ئێستا کە قسە لەسەر ئەم بابەتانە ئەکەین لە کولتوری ئیسلامی ئێمە زۆر مەوجودە ینی پیاوێکی وەک ئەبول عەتاهیە لە سەردەمی عەباسیە ژیاوە من لە زوو ئام پێنج دیارەم لەبەر کردووە شتێ زۆر عەجیبە ئەڵێ ئەم پیاوە یەکێکە لە بۆ ئەسیسینی دامەزراوە دەروون ناسیەکان ئەڵێ چی کاکدانە ئەڵێ وفرز النفوس كفرز الصخور ففيها النفيس وفيها الحجر ئەڵێ گەر بێت و پۆلێنی خەڵک کەین ئێمە وەکو چی وایە وەکو بەرد وایە بەرد هەندێ بەردەیە زۆر بەهایە ئەڵێن ئەم بەردە کەیان فرۆشیت و گرینگان بەهایە هەندێ بەردیشێ دەستی بۆ نابێت اینجا دوایەوە دەسەر چی ئەڵێ کاتە دەرونی مرۆڤ هەیە وەکو بەرد وایە هەیەک بەردێکی قیمەتدارەیە بەهای نییە اینجا ئەڵێ وبعض الأنام دێتە سەر مرۆڤ بەتایبەتی كبعض الشجر وەکو درەخت وایە جەمیل القەوام زۆر جوانە درەختەکە شەحیح الثەمەر بەڵام بەرهەمێنی چۆن پۆلێنی کردووە اینجا یێتە سەر چیترەوە یعنی دێت ئەمەنە شۆڕی ئەکاتەوە بە وردی ئەڵێ باش ئەم پیاوە هەموو شتەی لەکوێ زانیوە وبعض الوعود كبعض الرعود ئەم بەیانیەک گوێمان لە هەورە بروسکە و هەورە گرمە بوو ئەڵێ هەندێک خەڵک خەیە بەس هەر وعدەدا بەڵام وعدەکەی وەکو هەورە گرمە وای قوي الوعود شحيح المطر هذا وعدەکەی زۆر گەورەیە بەس بارانی نییە باران بەرهەمی نییە وكف من كفيف بصير الفؤاد هەندێک کەسێت وەڵی نابینایە بەڵام دڵی ئەبینی وكم من فؤاد كفيف البصر هەندێ دڵیش هەیە نابینی وخير الكلام باشترین قسە باشترین قسە چییە قليل الحروف كم قسە بکەی كثير القطوف بەرامشی هەبێ لەبەرۆ گرینگە ئێمەش بین باشە لە کولتوری ئێمەدا ئاوە پۆلێنی خەڵک کراوە ئاوە پێناسەی بۆ کراوە ئاوە نمونەی بۆ هێنراوەتەوە بۆی بزایی چۆن ڕەفتار لەگەڵ خەڵکەکە ئەکەیت ئەی ئێمە بۆ نەیکی باش جەنابەت فەرموود من سەعیم کردووە بۆ بەڵا قوربان دڵنیام کەوایە چونکە من خۆش ئەمشۆ سەعیم کرد بۆ ئەم بابەتە من هاوکارەکانم ئاگادارن لە نزیکەوە ینی مەگەر چۆن ئەژ ناڵم بابەتێک تێپەڕەیە گەر سێرچێکی زۆری بۆ نەکەم بابەتێکم بینی هەر لەسەر ئەو پۆلێنکردنی جەنابەت بازنەی کێشا بوو چەند بازنەی لە ناویەکە تا وردەوتە بچوو بێتەوە باسی ئەو هاوڕێیانەکە و بە شێوازێکی دیکە بەڵام هەمان هەستەکەم ئەو شێوازە عەرەبیە وەرگیراوە یعنی تۆ دوکانە دێ لە بازار کۆمەڵە دراوسێ دوکانە دێ ئەمە لە بازنەیەکایە لێرە لە پێیان داوامەکەی لە بازنەیەکایە بەڵام هەیەە لەمانە وردە ئەم کەسە یەتە بازنە هەرە بچووکە نزیکی تۆ ئەوی کە ئێمە پێڵین متمانە باشە ئێمە ئەکرێ متمانە بە کام لەم چکە لە کوردیامی پێتر هاوڕێ بە کام لە هاوڕێکە بکەین لە ئەوەی کە لە بازنە گەورەکەیە یان ئەوی کێتە بازنە بچووکە لەوانێ لە پەنجەی دەستێ نەپەڕێ و هاوڕیانی کە لەوێ ورتری ئەەکەینەوە دوو ئەندازیار زانکۆیان بە یەکۆ تەواو کردووە بە دوای کارە ئەگەڕێن CV تەقدیمەکەن یەکێک لە کۆمپانیەکان پێویستی بەمانەیە بەس بەڕێوبەرەکە خۆی ئیداری وەزعەکەیەدا ڕۆژێک داوا ئەکا بێن کە چاپێکەوتنێکیان لەگەڵا بکە لەو کاتی کە دەست نیشان کراوە بەڕێوبەر ئێوە بچێتە دەرەوە هەردووکیان دانیشتون لە ئیستیعلاماتەکە ئەڵێن بەڕێز ئێمە چاپێکەوتنمان هەیە ئەڵێ قەیچێکە با بچین لە شوێنێکە ئێوە میوانی من و چاپێکەوتنەکەشەکەین هەم نارێکیش ئەخۆن و هەم چاپێکەوتن کە ئەیان باتە ئەو شوێنەوە دانیشتن بۆ نان خواردن دوای ئەوەی کە تەواو بن ئەڵێ بەڕێزت وەرگیراوی تۆ وەرنەگیراوی ئەڵێ باشە بۆ من وەرگیرام بۆ ئەو وەرنەگیرە دیار ئەوەی کە تەبان وترا بۆ وەرنەگیراوە دەم چاوی تێکەچێت و بێت تاقەتە بێت و بێزار ئەبێ ئیخ باشە خۆ پرسیار بە لەسەر کار نەکردووە ئێمە پلانت پێ نەوتوین داوای حیشتێکت لێ نەکردوین
ئەڵێ وەڵی کە من هاتیینە ئێرەوە بیستم بە عەمەلی لەگەڵتانە ئەو چاوپێکەوتنە بکەم. بۆ نمونە بەڕێزت کە وەرنەگیراوی کاتێک کە خواردنەکەمان بۆ هات بەر لەوەی تۆ چێژی بکەیت خوێت کرد بەسەریا. یەکی ئەڵێ خواردنەکە خۆی سوێرنی، ئەی تۆش لە ڕەفتار و لە تەعامل تا بەیانی و دوو بەیانی کەسەکە نەناسیت و بە ستایلی خۆت ڕەفتارکەیت لە ژینگەیەکی فراوانە ئەی کۆمەڵە کێشی گەورە بۆ من دروستەکەی. لەبەر ئەوە ئەمە لای من هەڵوێستە بوو بەس هاوڕێکەت چێژی کرد ئینجاکە خوێ کرد بەسەریە. دوو هەم شت بەڵێ زۆر زۆر پیاوێکی بە ئەتێکوێت و جوان بووی لەگەڵ منە، بەڵام لەگەڵ چواردەورەکە هەستم کردوانە بوویت. کاتێک کە کەسێک ئەهات و کارمەندێکی ئێرە بوو تۆ دەستخۆشیت لێ نەیە کرد، سپاست نەیە کرد، ڕێزت بۆ ئەنواند، بەڵام هاوڕێکەت وانە بوو. لەبەرەوە بمانێ و نەمانەوێ لەم شتە بچکۆلە من ئەمێ بگەمە ئەوەوە کە لیرە ئەم بەڕێزە یەکەم خاڵکە کردی بە بابەت بۆی ئەو کەسەی کە لە من نزیکە بێتەوە لە بازنەی من نزیک ئەبێتەوە ئایا گرنگی بە من ئەدا یاخود گرنگیم پێ نادا، حەزەکان مەزانێ یاخود نامزانێ، تووڕەم ئەکا یاخود تووڕەم ناکە، ئەوێ ژینگەیەکی ئارامم بۆ دروستکایان بۆم دروست ناکە، ئایا ئەم کەسە ڕازگۆیە لەگەڵ منە یاخود ڕازگۆ نییە، ئایا نواندن ئەکا یاخود نایکات. ئەم کۆمەڵە خاڵی کە من باسم کرد لەوانەیە لە بازنەکانی تۆ هەمووی بینی بێ. لیرە ئەمەمان بۆ دەرئەکەوێ ئێمە ئەم کەسە خۆی بۆ خۆی دەزانێت چۆن دەدا لە دەرگای دڵبان، دەزانێت خۆی چۆن دێتە ژوورەوە، دەزانێت چۆن خۆی پۆلێن ئەکات. ئیمامی عومەر کە دائەنیش لە خزمەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام ئەزانی بۆشاییەکی هێشتەوە سێ پیاوە عاقڵەک ڕۆژێکیان وتیان باشە خەڵک خواخوایەتی ڕێک دانی با بە پێغەمبەر بۆ چوارەکەی تی وەڵاهی وتومە نەبادا ڕۆژێ میوانێ بێ پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام بفەرمی ئاوەرە پاڵمەوە ئەو کاتە من ئەبێ بۆشاییەکی بۆ بکەم و شتێ لە دڵبانگەرت بگری. ئەمە لەیلا موهیمە من چۆن بتوانم دڵی بەرامبەرەکەم بخوێنمەوە بۆ ئەوەی بتوانم بۆ لای خۆمی بکێشم ئەویش بە لای خۆیم بکێشێ. بەڵام ئەگەر ئەمەم نەزانی ئەو کات من دائیمەن کە ئەچمە هەرژینێک گایەکەوە کتێبێکەیە کاکدانا بعربي من خندومتوالي لماذا من حولي أغبياء دور جنابتان وبينران يعني كانوا زي بكتبوا نسراوة بوشي شوار دورة كي من هرهموي دور جنابتان دبنج كاكا كي علي أوان دبنج كي علي خماني الليلة بو كي علي من مرجم دعنا ناو بيش وقت أبي أم كسيت عاملي لقلاك أبي وابي أما أبابي من قديش تكارم قرص كردوا أجيناك ولا أصلا وكتبش بس لوياك الله كاكا معقولني هموي وابي تو ذي أبيك تشيبكي بخوتها برويتو ببابتك بێگومان کاک دکتۆر زۆر جار باز لەوە دەکرێت بوومە کەسێک یەک دووجارێ خراپەمان لەگەڵا کات ئێمە هەر باشە بین یان هەر پێمان وترێت تۆ هەر باشی لەگەڵا بکە هەر باشی لەگەڵا بکە ئەم باشەکردن لەگەڵ کەسی بەرامبەر ئەگەر دوو سێ جار خراپەیەکی بەرامبەر کردی ینی ڕێسایە یاسایە کە بێت تۆ هەر باشبی لەگەڵیا و تا کام خاڵ تۆ هەربێ باشبی لەگەڵ ینی سنوورێکی هەیە کە بۆستیان خۆ جەناب تەسانی لای ئێمە هەڵە و تاوانیش پۆلیان کراوە جارێکی تر ها بچکۆلەمان هەیە مامناوەندمان هەیە گەورەمان هەیە هەندێک جار هەیە ئایا هەڵەکە پەیوەندی بە خۆیەوە هەیە پەیوەندی بە منەوە هەیە یعنی ناکری ئێمە یەکسەر بین لەبەر هەڵەیەک ئەو کەسە زەربی سفر بکەین چونکە ئەگەر وامان کرد بینی خۆمان بێ دائما من کەسێک ئەگەر تێڕوانینەکانم تیرەکانم ئاراستە کرد بە دوای چی ئاگەڕم بەس هەڵەکانی بدۆزمەوە لەبەرەوە ئێمە زۆر کات لەم بواری گەشە پێدانە ئەڵێن یەک و یەک ناکاتە دوو لەوانێ بکاتە 11 لەوانێ بکاتە 20 لەوانێ بکاتە ژمارەیەکی زۆرتر ئایا ئەم کەسێک کە هەڵەیەکی کردووە من دێم گەورەی ئەەکەم لەلام دێم زۆ وردی ئەەکەمەوە دێم ئەی پێچمە منەوە یاخود کەرانی زۆر پەیوەندی بەخۆیەوە هەبێ لەوانێ ئەم بانێ بەڕێستان هات من بۆ ئێرە من هاتمم لەو ڕێگەیە کەسێک هۆڕێنێکی لیا بێ من بێ تااقەت کرد بێ من بچمە شوێنێکەوە بتەقمەوە لەوانێ مەبەستەکە لە منە نەبێ لەبەرەوە گرنگە ئێمە بزانین ئایا ئەم کەسە مەبەستی بووە یاخود مەبەستی نەبووە لە دڵیەوە بووە یاخود لە دڵیەوە نەبووە یاسایەکی لە ڕەفتار و شتا ئەڵێ کەسب القلوب ئەولا من کەسب المواقف بەدەستهێنانی دڵەکان زۆر زۆر گرنگترە لە بەدەستهێنانی کێچی لە بەدەستهێنانی هەڵوێستێک کە من و تۆ تایە براوە بین ئەم کەسەی کە هەڵەیەکی کردووە باشە ئەگە من و تۆ وازمان لێ هێنا ئایا بە دوای کێ ئاگەڕێ
ئایا بە دوای ئەوە ناگەڕێ خەڵکانێکی هاوشێوەی خۆی بێ هەڵە بکە گوێ نەدەنێ ئێمە زۆر کات ئەچینە هەندێک ژینگەوە کە ئێمە چین سواز بۆخوا خەڵک ڕێزێکمان لێک دێت تۆزێکە ها سنووریە بۆ خۆیاندا ئەنێن بەڵام لەوانەیە ئەوان زۆر لەوە کراوەتر بن جنێودان و قسەوتن و باسکردن و ئەمانە جا ئێمە ئەمانەیە ئیشێ لەسەر ئەو بکەین توێز ئەم شتانە کەم بکەینەوە و کورتی بکەینەوە ئەو جا کاری سەرەکی ئێمە وەکو ئیماندار فەرمان بە چاکە و قەدەغەکردن لە خراپە نییە ئەی کاتێک کە ئێمە شتەکە ئەگەر هاتو سەرێکی زۆر کات ئێمە کاتێک کەواز لە کەسێکی هێنین بوو بە شخصی وازیرێنی بینی خۆمان بێ نەجاری وایە کابرا ئەپێچێتە خوا و پێغەمبەر و قورئان و ئەمان و ئێمە گوێشی نادەینێ لەبەر کارێکی گرنگتر ئەوەیە ئێمە ئاگاداری ئەوە بین ئەم کەسانەی کە هەڵە ئەکەن کەوا بێتە ئەوان لە شوێنێکان لە جێگەیەکان بەڕاستی پێویستیان بە بەزەیە پێویستیان بۆی دەستی بۆ بەرین پێویستیان بەوەی ئاگامان لێیان بێ ئەگەر وازیان لێ بهێنین لەوانەیە زۆر کات خزمتە زۆر کات دۆستە زۆر کات کەسی نزیکە لە تۆوە بانی دووبانی خراپتر ئەبێ لەبەر ئەگەر هەنگاوێک بەرەو پێشتر بچین بۆ لای بە خراپی نازانین بەڵام جاری واش هەیە وەکو لە قورئانیش ئەمە هاتووە ئیذا خاطبهم الجاهلون قالوا سلاما ئەبێ هەندێک کەسیش هەیە لە هەندێک شوێنە کە زانیت کاریگەری نەرێنی لەسەر تۆش بۆ دروست ئەبێت دەبێ وازی لێ بهێنی ئەو کاتە ئەو بە ڕێگای خۆت و ئێمەش بە ڕێگای خۆ باش بە من دوا پرسیاری خۆم بکەم کاک دانیێل لە پێشەکەکە وت باسی متمانەی کرد باش وتی ئەکرێ متمانە بە کەس نەکەین یان متمانە یان یەکە پێچوانێکی بە هەموو کەس بکەین منم پرسیارە بە شێوازێکی تر سیاغاکەم و لە خزمەت جەنابتا لەو بازنانەی باسمان کرد و لەو مستەڵەحانەی لە عەرەبیە جەنابیشت ئاماژەکرا تۆ پێشنیارت وایە یان ئامۆژگاریت بۆ خەڵک بۆ بینەر و بیسەر وایە ئێمە زۆرترین هاوڕێمان هەبێ یا کەمترین هاوڕێمان هەبێ و جۆری ئەو متمانەیە چیە تا چه ئاستێک ئێمە پێویستەکە بابەتە شخصیەکانی خۆمان لای هاوڕێ هەرە نزیکەکانمان بڵین یا پێویست ناکە هەموو شتێک هەر بڵین قوربان تۆزێک من فراوانتێڵم با پەیوەندیمان فراوان بێ ئێمە وەکو پەیوەندیەکانمان ئەکرێ فراوان بێ بەس ئەم پەیوەندیە بە معنای هاوڕێیەتی زۆر نایەت من لەگەڵ ئەو هەموو خەڵکە ڕەفتارەکەم تەعامل ئەکەم ژینگەیەکی ئارامی بۆ ئەەکەم ئەچینە مارکێتەکەوە ئێمە ئەتوانین لەوێ شتێ بەجێ بێڵین لای و خەڵک بەلای کەمەوە وایە وانە بەلای کەسێک کاتی ئەپەڕی ئەو ناسێ ناو ناسێ من ئەتوانم بە مەرحەباییە بە خەندەیەک پەیوەندیە دروستکەم بەڵام ئایا هەموو ئەم کەسانە ئەخەمە سەبەتەی خۆمەوە 100% نەخێر ئەو کەسانێکی کە ئەیخەمە سەبەتەی خۆمەوە مەرجە ئێمە پارێزگاری لە کۆمەڵی ئەتەکێتی خۆمان بکەینەوە مەرجە بزانین لە چ کاتێکە پەیوەندی پێوە ئەکەین مەرجە بزانین لە چ کاتێکە ئیشمان پیانە بێ مەرجە چ کاتێکە بزانم چۆن قسەی لەگەڵا ئەەکەم چۆن کاری پێ ئەەکەم چۆن کاری بە من هەیە ئەمەش ناکرێ سنووری خۆیی نەبێ چونکە ئەمەش ئەگەر نەی بوجارێکی تر بۆ ئێمە خراپە بێتەوە یەکێ لەو بابەتانی کە زۆریش بەلامەوە گرنگە کاکدانا ئەستن من کەسێکیش کە زۆر متمانم پێیەتی بینی خۆمان بێ ناکرێ هەمووی هێنەکانی خۆمی پێ بڵێم لێرەش ئەبێ ئاگاداری ئەوە بم چونکە إذا ضاق صدر المرء عن كتم سره فصدر الذي يكتم السر أضيق أجر من نتوان من هين كان يخوم هالبقرم هاكات خوي بمنالي هاوري زور نزيك مان هبوه كأبو بشر مانشي رويا دا أو يجير برابو هوي أهات سر برا يستاش كمروف لقل كومالي خلقا بيونديكي جواني هي تندرستي هي ركوبيكي هي بس معناه أولنية إترمان هەموو شتەکانم لای ئەو بێ دەبێت کۆمەڵی شت هەیە بۆ خۆم بمێنێتەوە کۆمەڵە شتێ بینی خۆمان و خوا ئەمێنێتەوە بێ کۆمەڵە شتێ بە خۆمان و خێزانەکەمان ئەمێنێتەوە ئەوانەی کەش کە زۆر نزیکن ئێمە لە زۆر شتا هاوبەشیان ئەەکەین بەڵام ئەم هاوبەشیە بە معنای ئەوە نایەت کە هەموو شتەکانیان بۆ واڵاکەین زۆر بە کورتی لە نێوان جیاوازی ڕەگەزەکانە جۆری متمانە ممکنە ینی ڕەگەزێک بۆ زیاتر توانی متمانی پێ بکەیان ئەمە چۆن چۆنی لێگە دەیتمە بەستێکی لەو پرسیارە ئەگەر کاکدانوەستەکەمان لەوە بێ ئێمە خۆمان بادەم پیاوین ئێمە زۆر هاوڕێتەکەمان لەگەڵ پیاوایە ئەگەر بۆ معنایە بیڵەی بینی خۆمان بێ ڕێگەزی نێرومی و هاوڕێتیان هەبێ بۆ خوای ئەمە شتێکی ناتەن دروست دوادارم خێزانی ئەگەی لەو پرسیارە مەقسەدم لە نێو خێزانی شایە کاکدانە نەگیانی هاوڕێتی کوڕکچ نا بۆ منە تۆ لەگەڵ هاوسەر تا شتێک بابەتێک باسەکەی ینی زۆر جاوترێت ینی لە سوۆشیال میدیا کۆترێکی ها ئاوساوە نووسیفەکان ئافرەت بۆ شێوازەیە ینی ناتوانێت ینی لە ئەو قسە یاخود ئەو شتێک کە هەیە هەڵیگرێ لای خۆی مەقسەدەکەم لەوەیە ئەوە گەر بابەتێکمان هەبوو لە داهاتوە قسەی لەسەر ئەەکەین
قسەی لەسەر ئەوە ئەکەین کە ژینگەی پیا و ئافرەت و ژینگەی زۆر جیاواز من مەقسەدەکەم بەوەیە ئەم ژینگە زۆر جیاوازە یەکێک لەو بابەتانە ڕێز و حورمەتمان بۆ خوشکانمان هەیە لێرەوەی خۆمان بێ پیا و لەوانەیە بتوانێت شت لاخوی هەڵگرێ بەس خاتونەکان زەحمەتە بتوان هەڵی بگرن پیا و لەوانەیە حەز نەکا زۆر قسە بکە ئامانجەکەمەوە بوو بەس خاتونەکان باوەڕ ئەەکەی یعنی لە بچووکتنی شتالوانی سە بەڕێستانەوە هاتنە دەرەوە خاتونی لای منیش وتبێتی ئەم بۆین باخت لەگەڵ ئەو قاتا ناگۆڕێ ناگونجێپی گۆڕە لەوانێ بە بەڕێز بەس ئەو کە ئەوان ئەچنە دەرەوە من و تۆ قسەی تاکەین نەباوەڕ بک لەبەر ئەومە لێرەوە ناڵم بابەتێکی ترە توانین ئینشاڵڵا بۆ کاتێکی تر ئینشاءڵڵا زۆر سوپاس دەکەین دەستەکانە خۆش بێ بەڕێز دکتۆر ئەرسەلان سەیزادە مامۆستای زانکۆ ڕاهێنەری گەشەپێدانی خودی خۆ بەخێر بێ سپاس زۆر دەرخێر بێ